پارتی دوای ئاش بەتاڵەکەی ساڵی 1975 چه کارەساتێکی قەوماند کێبوون ئەوانەی کە قەتڵ و عام کران. شەپۆل فاخر مێرگەسۆری لە کتێبی زمانی تاوان هاتە قسە دەڵێت دوای ئاش بەتاڵ زیندانەکانی ڕایات و خەلان و چۆمان زۆربەی زۆریان ئازاد کران، تەنانەت پلەدارەکانی ڕژێمیش ئازاد کران. تەنها ئەو زیندانیانەی کە بێسەر و شوێن بوون حەمەد ئاغای مێرگەسۆری و کوڕەکانی بوون. ژن و منداڵەکانیان بۆ ماوەی 2 هەفتە وێڵ و سەرگەردان بوون و بە دوایاندا دەگەڕان. هیچ کون و خوشبنێک نەمابوو کە سەری پێدانەکەن، هیچ زیندانێک نەمابوو کە سەری لێ نەدەن و هیچ بەرپرسێک نەمابوو کە لێی نەپاڕێنەوە. دوای ڕاگەیاندنی ئاش بەتاڵ لەلایەن خودی مەلا موستەفای بارزانیەوە کەس لەو باوەڕەدا نەبوو کە حەمەد ئاغای خاڵی مەلا موستەفا و کوڕەکانی بەم شێوە قێزەونە و دوور لە هەموو پرانسیپە ویژدانی و ئەخلاقیەکان لەناو ببرێن. ئەو ساڵە تاکە زیندانیە کە مابوونەوە و ئازاد نەکرابوون حەمەد ئاغا و کوڕەکانی بوون. خێزانی ئەو بنەماڵەیە بە ناچاری دەچن لە دەرگای کەریم سنجاری دەدەن. ئەگەرچی سنجاری ئەو کاتە کاربەدەستێکی گەورەی پاراستن بوو، بەڵام پێی وتبوون کە من هیچم لە دەست نایە بچن بۆ لای مەسعود بارزانی. ئەو ڕۆژە بنەماڵەی بارزانی خۆیان کۆ دەکردەوە بۆ ئەوەی کوردستان بەجێ بهێڵن و لە حاجی ئۆمەرانەوە ئاودیو ببن. پاشمانەوەی ژنەکان بۆ ماوەی شەو و ڕۆژێک بەبێ هیچ سۆراغێک پاشان مەسعود بارزانی بۆ چاواشەکردن و ونکردنی سەرداوەکانی تاوانەکە فەرهادی کوڕی لوقمان دەنێرێت بۆ لایەن. ئەویش دەڵێت مامم سڵاوتان لێ دەکات و دەڵێت با خۆیان نیگەران نەکەن و بڕۆنەوە و خۆیان کۆبکەنەوە و لەگەڵ ئێمەیە بێن بۆ ئێران، پیاوەکانیشیان سەلامەتن و لە لای ئێمن. ئەو کاتەی ئەو پەیامەدرا تاوانەکە ئەنجام درابوو. مەلا موستەفا و ئیدریس بارزانی ئەنجامدەری تاوانەکە بوون، بەڵام قسەکانی مەسعود بارزانی ژنەکانی لە دڵە ڕاوکێ ڕزگار کردبوو. دواتر و لە ڕۆژی 24 سێ جارێکی تر ژنەکان گەڕانەوە، بەڵام ئەم جارە دایکی فاخر ڕاستەوخۆ ڕووی لە بارەگای مەلا موستەفا کردبوو. پاش زیاتر لە 4 کات ژمێر چاوەڕوانی عزت سلێمان بەک لە زاری مەلا موستەفاوە بە ژنەکانی وتبوو پیاوەکانی ئێوەم تەسلیم بە سەلیب ئەحمەر کردووە، بڕۆن لەوێ وەریان بگرنەوە. دوای ئەوەی بنەماڵەی بارزانی کوردستانیان جێهێشت و هێزەکانی حکومەت نزیک بوونەوە، ئیتر بەرەبەرە تاوانە گڵاوەکەیان ئاشکرا دەبوو. زۆر کەس هەبوو ئەو تاوانەی دەزانی، بەڵام لە ترسی گیانی خۆی نەیدەوێرە قسە بکات. ئەو ڕۆژەی کە ئەو تاوانە ئەنجام درابوو 4 کات ژمێر ڕێگای نێوان دەربەن ڕایەت دادەخرێت. یەکێک لەو کەسانەی کە بە دوای ئازوقە و پاژماوەی بارەگاکاندا دەگەڕا بۆ بژێوی ژیانی خۆی ناگەڕێتەوە بۆ گوندی خەلان و خۆی لە شوێنێکی نزیک زیندانی ڕایەت مات دەدات. ئەو کەسە بە چاوی خۆی دەیبینێت کە چۆن تەرمی چەند کەسێک دەگوازنەوە قەراق ڕووبارەکە و دەیان خەنە ناو چاڵێک. دەرەنجام لە 2/4/1975 تەرمەکان دۆزرانەوە و دوا پەردەی تاوانی مەلا موستەفا دەرحەق بە بنەماڵەی مێرگەسۆری کە لە ساڵی 1970 بە زەقی دەبینرا بەو شێوەیە و بەو تراژیدیایە کۆتایی هات.